دکیوانê da radwastim ji hêja Rêbwar Talabanî şêwirmendê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê bû karûbarê navçeyên Kurdistanî yên derve îdare Herêma Kurdistanê dipirsim. Hêja Rêbwar gelek bi xêr hatine Kurdistan 24 pêşî 5 salan rojekê weke evrûke hûn bi bîra min tên ka çawa hûn bi dilekê xemgîn bi êş û jan ji Kerkûkê derketin anha postê we cuda ye kar û xebatên hewa jî cuda ne. Li ser vê postê xwe û navnîşana xwe kar û xebatên hewa ji bo avakirina vê hikûmetê anha kar bû têtekirin. Çi ye hûn çi dikin? سواز بۆ بەڕێستان بۆ کەناڵی کوردستان 24 پێشەکی تاوان باشتی بەرین بۆ سەرجەم شەهیدانی خەباتی ڕزگاری خوازی ملەتی کورد بە تایبەتی ئەو شەهیدانی کە لە ڕۆژە خراپەکەی 16 ئۆکتۆبەر کە ڕۆژێکی ڕەش لە مێژووی ملەتی کورد سەربەرز و سەربڵندی بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بەرگری و فیداکاری و مقاومەتیان کرد بە تایبەتیش کە ئەوانەی کە داستانی پردێ و سەحەلیان تۆمار کرد و داستانەکانی تری خەباتی ڕزگاری خوازی ملەتی کورد. طبعا ئێمە ئێستا کە حالێ لە ئەیدیکاری تازەمان بەردەوامین وەکۆلی 5 ساڵەش دانەبڕاوین لەگەڵ کەرکووکی خۆشەویستی کوردستانی و ناوچەکانی تری دەروی ئیداری هەرێمی کوردستان و بەردەوام هەوڵمانداوە کە چۆن بتوانین نەخشەڕێگایەکی تازە دروستکەین لەگەڵ سەرجەم حیزبە کوردستانیەکان و هەمووشیان بێنە قەنەعات کە کەرکووک و ناوچە کوردستانیەکان مڵکی یەک حزبێک و یەک پارتێکی سیاسی نیە بە تایبەتی بەڵکی دڵ و قودس و خاکی پیرۆزی هەموو کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستان و پایتەختی کوردستانی گەورەی دەوڵەتی کوردستان ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا. کار و خەباتên hewa nexşereya hewa ji bo çareserkirina kêşeyên Kerkûkê bi giştî madeya 140 çi ne? Digel heykelê vê hikûmeta biryara bihêta ava. ئێمە من بە تایبەتی پرۆژەیەکی ئیداری هاوبەشم پێشکەشی حکوومەت کردووە تەبان ئەڵبەتە من پۆستەکەی من ئەوە بۆ چەند مانگێکە دەست بەکارە و ئەو پرۆژەیەش کە لە 43 لاپەڕە پێک دێت لەگەڵ تقریبا 3 سەرۆکایەتەکەی هەرێم تاوتێم کردووە لەگەڵ زیاد لە 8 وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتێ کراوە کە پێوترێ پرۆژەی بابلێ ڕەشنووسی پرۆژەی ئیداری هاوبەش بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکان دەروی ئیداری هەرێمی کوردستان هەڵبەتەوەکو لە پێشەکی بەڕێنەکەتان ئەوەتان ئیشارەتان بۆوەدا کە تا ئێستاکە لە پۆستە ئیداریەکان چەندها پۆستی بەڕێوەبەرمان لە دەست چووە بە بۆنەی ئەو کارەساتی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا بەڵام بە کۆی گشتی حکوومەتی فیدرالی لە دوای 2023ەوە تاکوم ئێستاکەی لەگەڵا بێ یعنی پێش 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەر حکوومەتی ئەتیحادی و فیدرالی ئەو کەرکووک و ناوچە کوردستانەکان بە تاکراوانە ئەیباتە ڕێوە کەەوە پێچەوانەی دەستورە هەر مادەی 140 خۆی ئەلێ کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان واتاوانە کێشەی لەسەر لە بینی دووشۆن بەداخەوە ئێمەی کوردیش چی لە پەرلەمانی عراق چی لە حکوومەتی هەرێم ئەو 30 ساڵە نەمانتوانی هەر ئەو ناکۆکی لەسرە یاینە بینی دوو تەرەف ئەوە لە شتێکی زۆر سادەیە لە قانون و لە دەستور و حاکمەکان نەزانن هەر شۆنێک کێشەی لەسەر بوو ئەبێ ئەو دوو تەرەفە پێکەوە ئیدارەی کەن تا ئەو مادەیە جێبەجێکردێ بەڵام بەداخەوە ئەکەم تەرخەمی لە هەموو لایەکانێک بە تایبەتی عێراق خۆی متەقەسد بوو کە ئەوها بکات ئەو ناسنامەی کە حزبی بەعز بە 35 ساڵ نەیانتوانی بیسڕنەوە دوای 2023 زیاتر چڕیان کردەوە و بەردەوام هەوڵیانەدا کە ناسنامەی کوردستانی کەرکووک و ناوچە کوردستانەکان بسەنەوە جا لەبەرەوە ئەوە کۆلەی فێڵێکیان لە ئێمەی کورد کردووە تاکوم ئێستاکەش بەردەوامە و بەداخەوە نازەمە تاکوم ئێستاکە وەفدی تەفاوزیشمان بۆچی ئەم کەیسە ناوڕژێنێ بۆچی حکوومەتی هەرێم ئەوان سکاڵەمان تۆمارەکەن سەبارەت بە نەوت و غاز و سەبارەت بە کێشەی تر مەفروض وا بوو ئێمەی کورد دەیان هزار سکاڵامان تۆمار کرا دژی ئەو حکوومەتە کە بەتاواتەکێ بەربەستە بۆ تۆمارنەکردنەوەی گشتی تبخۆژی شێوەرمەندی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بوو کاروبەرێ ناوچەیەن کوردستانیان دەرەوەی دارە هەرێما کوردستانی هۆن چما دەست پێشخەر نەبوون یعنی ئەوکوبەکو باسی یەکەم ئەمە 30 ساڵە سێری پەرلەمانی کوردستانی خۆماکە لە 30 ساڵ حکومڕانیە 5 یاسایی دەرکرو بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکان بەداخەوە 5 قەراری دەرکردووە لە 30 ساڵە ئەمە کەم تەرخەمەیە لە پەرلەمانی کوردستان کەم تەرخەمەیەکی تریش لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی خۆی نەکردوتە خاوەنددارەتی کەرکووک و ناوچە کوردستانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ینی مەفروض وا بوو ئەگەر 1 ملیار دلار لە کەرکووک
ناوچە کوردستانەکان جێبەجێ بکردرێ بۆ پرۆژە بێ یاخود بۆ خزمەتگوزاری بێ مەفروض وا بوو 500 ملیۆنی دلاری لایەنی حکوومەتی هەرێم جێبەجێ کراوە 500ەکەی تر لای حکوومەتی عێراق بۆ لە بەرەوەی تاکی کەرکووکی بە هەموو پێکاتەکانەوە هەست بکە کە بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو موچەی وەریەگرێ موچەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە کۆی گشتی ئەو هەستەنەتەوایەتیەشی لەدەست نادا ئێستاکە کە تاکێکی کەرکووکی یان تاکێکی خانەقینی جەلەولا و سعدیە و تاگاتە شنگال کە ئەو ڕاتبی موچەی حکوومەتی فیدرالی وەرەگرێت و کە پرۆژەکان پرۆژەی حکوومەتی فیدرالیە هیچ دەورێک و هیچ ڕۆڵێکی حکوومەتی هەرێم نییە نەقەرارێک لەبەرەوە تۆ ئۆتۆماتیکیە نەبێ بیر لەوەکەیتەوە کاگەر لاسا مەحڵا ریفراندۆمێکش بکرێت بە ئاراستێکی خراپ بڕوە ئەوە خۆکارەکەی سەبەکەی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانە و بەداخەوە نازم بۆمە تاکوم ئێستاکە هیچ کارێکی لەسەر ناکەن بۆ چارەسەرکردنی هێژای ڕێبوار هون باوەرن ئەف حکوومەتە تازە ئاوات بیتن سەر و کومەرێنها دەست بکار بووی دێ بکار بیتن ji حکوومەتێن پێشتر ji سەر و کومارێ پێشتر تشتێکێ diqazanca bi giştî navçeyên madeya 140 herçine bîtin zêdetir تعریبkirin û guhertina demografiyê da biketin rê lê bigirîtin والله من حەز ناکەم متشائم بم و خەڵکی غەمگین کەم بەڵام من عقلیەتی ئەو سەرکردە سیاسیە عێراقیانەی کە 100 ساڵ خەباتی کورد لەگەڵیانە بەردەوامە بەداخەوە نەگۆڕاوە یعنی ئەگەر ئەمەل و هیوایەکت پێ هەبێ ئەوە ئەتوانی بلی بەڵێ لەوانەیە چکە مالکی لە دوخولەکەی دووجا لە بەرنمەکەیە باسی ئەوەی لەوە کردبوو کە مادەی 140 جێبەجێکات لە فەقڕی 21 و لە فەقڕی 18 بوو لە خولی دۆما و عبادیش بە هەمان شێوە و عادل عەبدولمادی دۆستی کورد و خۆشەویستی کورد ئەو هیچی بە هیچ نەکردو ئەوەی دوای ئەوەش کازمی شەر کاربەڕێکەر بوو وەختێ بردەسەرەوە یعنی عقلیەتەکە تێرا نابینیت بەداخەوە و کوردیش نازام ئەگەر بە 100 ساڵ لەم عقلیەتە تێنەگە 100 ساڵی تری شێوێ تالی تێبگا یعنی ئەبێ ئێمە استراتیجیەک و پلانێکی تازە دروستکەین بۆی بزین ئەم حکوومەتە چۆن بیرەکاتەوە و مێژوبەندی بکەین لە تعاملکردن لەگەڵ یایسە مەسەرەن سەدر ئەلێ 6 مانگ انتیزارەکەم بزانام ئەم حکوومەتە چیەکە ئەگەر ئەوە بوو فەساد و ئیسلاحی چارەسەر نەکەن من ئەم هەنگاوانێن لێستا ئەسە نەمبیستووە لە وەفدی مفاوزی کورد و یاخۆتەوانەی کە چونەتە ناو پلە ئەو بەرنامەی حکوومەتی اتحادی تازەی کە شیع سوودانیەکە لە خاڵەکان بلێن ئەگەر ئەم حکوومەتە لە مودەی 6 مانگ مادەی 140 هەنگاوەکانی 1 و 2 سێنەنات ئەو کاتە ئێمە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەنگاوانانین یعنی بەداخەوە هەمووی چاوەڕێی قەدەرەکەین و چاوەڕێی ئەوە ناکەین کە خۆمان خاوەنی هەڵوێستەکە بین و خۆشمان متابعی بکەین پشتی دەربازبوونا 5 ساڵان لەسەر بوێرێن 16 ئۆکتۆبەرێ تو دکاری بێژینەها ڕەوشە خەلکیێوان ناوچەیان چاوەیە ئایا تعریبکردن و گوهارتنا دەموگرافیە بەردەوامە؟ بەتاکیتەوە تعریبی جۆرا و جۆری تەبعاندە جاران یەک مۆدێلی تعریب هەبوو لە زەمەنی بەعسیەکانی 35 ساڵ ئێستاکە مۆدێلی جۆرا و جۆری بۆ دروستووە خەڵیانی بە ئاوەرەکانی شارەکان ترکاتوتە ناوەوە ئێستاکە تەماحێکەیە لە حکوومەتی فیدرالیەوە هەچ کەسێک ڕوو لە کەرکووک و لە ناوچە کوردستانەکان بکە وەکو زەمەنی سەدام حوسێن 10,000 دیناری پێدرا ئێستاکە لێن 150 ملیۆن دینارت پێدرێ هەم نەجات دەبێت لە وشکە ساڵی کە لە جنوب وەسەطەیە هەمیشەچی منطقەی کەرکووک و خانەقین تا شنگال و کوردستانشمان بۆ تعریب بکە یعنی بردێ وەکو هەمان سیاسەتی ڕژەمی بەعاز دووباراکەن ئەمان وا دیێرە یعنی نازانم ئەمە بۆچی تاکوم ئێستاکە بەربەستی بۆ دروست نەکراوە. هێژا ڕێبوار تەڵەبانی شێوەرمەندی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê بۆ کاروبارê navçeyên Kurdistaniyên derve îdare Herêma Kurdistanê gelek spas bû dema hewa dem baş. سپاس بۆ بەڕێستان.